هەر کەسێ یەک تاکە کەسێکی ئیماندار منداڵێک ئافرەتێک پیاوێکی بەتەمەن کەسێک هیچی لە دەست نایە لەم ئاگربارانە دەکوژرێ لەم بینەدا کەسێکی مسلمان گەلێکی مسلمان کە دەکوژیتۆ پێغەمبەری خوای گەورە فەرمێ هەر کەسێ یەک کەس بکوژێ نەک کۆمەڵێک نەک گەلێک بسڕێتەوە نەک قەومێ بسڕێتەوە نەک وڵاتێ بسڕێتەوە نەک چەنەها شوێن و ئاساری نێلێتەوە خوای گیانە فەرمێ وەمەن یوقتل مؤمنا متعمدا بەعن قەسد بزانێ دەکوژێ فجزاؤه جهنم ئەوە موژدەی پێ بدەن ئەو کەسە جەهەنمیە ئەمجا فەرمێ پاشان فجزاؤه جهنم خالدا فيها هەتای دەمێنێتەوە لاگری دۆزەخا با لە زاف و گەزاتی ئەوەی لێدا مسلمانە با بڵێ من ئیماندارم با بڵێ من غەزا دەکەم با بڵێ من کافر دەکوژم با بڵێ من ئەوانێ دژی خوا دەیکوژم خوای گیانە فەرمێ هەر کەسێکی ئەفەرمێ مؤمنا متعمدا فجزاؤه جهنم خالدا فيها وغضب الله عليه خوای گەورە غەزەبی لێ دەگرێ ولعنه خوا لعنەتی لێ ئەکا وأعد له عذابا عظيما أم شش خصلتي بودان آوار كسيك مسلمان عزيزة كان كشتن هروا آسانية لتارازوي دنيا دا هر كيبو خوي بيو خلق بكرنو خلق بفروشن بفاره بي يان بدسكود بي بريكوتني ولاتا كان بي بلام لقيامتها منية بخوا لقيامتها ما بسر كسات ينافري هر كسي كشت بي چیجا لە دەسەڵات دابێ لە خوار دابێ خوای گەورە لە قیامەتا تۆڵی لێ دەکاتەوە چونکەوە لەقەد کەڕەمنا بەنی ئادەم ئەم مرۆڤە خوا دروستی کرد هەموو مەخلوقات سوژدەی برد بۆیی خوای گەورە ڕێزی لێنا هەموو بوونەوەرەکان ئەمجا لە پاشەوە وفضلناهم على كثير ممن خلقنا تفضيلا خوای گەورە فەرمێ بەشەرمان تەفضیل دا بەسەری مەخلوقاتی تردا هەموویدا تو دەبێ کۆمەڵێک دەکوژی کۆمەڵێ نەناو دەدەی هەمووی ئەکوژی بەس لەبەر ئەوەی لەبەر لە پێناوی چیدا بەس ئەوەی زبانەکەی جیاوازە بەس ئەوەی زبانەکەی تۆ نییە ئێمە هەموومان مافمان هەیە لەسەر زەوی مسلمان عزیزەکان هەر کەسێ بە زمانی خۆی بە قەومی خۆی نابێ کەس بسڕێتەوە چونکە هەموومان دروستکراوی خواین خوای گیان ئەم زبانەی داوە بە من دەیتوانی بە من بە عەرەبی دروستکە دەیتوانی من بە فارس دروستکە دەیتوانی من بە هەموو ئەنواعەکانی تۆ دروستکە خوای گیان منی بە کورد خەلق کردووە چی دەسەڵاتم هەیە دەسەڵاتی من چی تایە تۆی بە عەرەب دروست کردووە ئەو بە تورکمان دروست کردووە ئەو بە فارس دروست کردووە یا ئەیها الناس ئنا خەلەقناکم شعوبا وقبائل لتعارفوا نەیوتوە لتحاربوا ئەی خەڵکینە ئێوەمان دروست کردووە لە نێرومێ ئەی خەڵکینە ئێوە قەبائیلن ئێوە قەومیاتن لە بەینی خۆتدانە مانای ئەوە نییە گەورەکان بچەکان بسڕنەوە ئەمە هەمووی مخالفەی قورئانە هەمووی مخالفەی سنەتە هەمووی ئەوەیە کە ظلم و ستەم زیاتریی تیان هەیە من أجل ذلك كتبنا على بني إسرائيل على لذاتي ويكوتمان لبني إسرائيل كتاب دا پیغمبری خواه صلى الله عليه وسلم فرمي خواهي قورة پیدا فرمي من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض هر كسي بكوشي بنا حق كسي بكوشي فساد بناته ولا سر زوي دنيا خافور كا دنيا لناو بدا دنيا توشي شربكا ولاتي قلي خلقك لناو بدا ورشروتك خواهي جانا فرمي فكأنما قتل الناس جميعا وكوي همو خلقي كشتوا ومن أحيا فكأنما أحيا الناس جميعا بوي مسلمانا برزكان بوي بزاني ستم هر كسي بكا ستما اگر كرد بكا اگر عجم بكا اگر فارس بكا اگر ترك بكا هر كي بكا ستما اما همو ما بلين ستما چونك هر كسي بكا من دالكي دو سالان من دالكي سنگی ئافرەتێکی شووی خۆر ئەبێ چی زەمبی بێ ئەبێ چی تاوانی بێ ئەبێ پیاوێکی بەتەمەن ناتوانێ بڕاتە ڕێوە لە ماڵەکەی خۆیدا دەربەدەرە چی تاوانی بێ ئەمە ئەبێ ئەو دوای ئەبێ ئەو خەڵکە ئەو ماڵانە ئەو گەڕەکانە ئەو شارە هەمووی وێران دەبێ ئەبێ چی تاوانیان بێ تاوانیان گەرێ چی بێ ناڵەیان دەگەیێتە هەموو شوێنێ هەموو دنیاش دەبینێ بۆیە زۆر جار بڕوا مەکەن بە دنیا دەڵێن مافی مرۆڤ
کامە مافی مرۆڤە لە کوێدا هەیە ئەوە تا بە بەرچاوی هەموو دنیاوە وڵاتە زلێزەکان دێن لە باتیەوەی بڵێن کاکە ڕایگرە کاکە ماگەر بەستەبان نەمێنێ ئەڵێ کاکە ئێمە ڕێگرین با زیاتر خەڵک بکوژرێ با خەڵک لە ناو بچێ با خەڵک زیاتر شەڕ بکا با دنیا ئاژاوە بێ با دنیا کوشتار بێ با دەستیان بە یەکتری خوێن بە دەستیان بە خوێنی سوور لە یەکتر بێ بۆیە موسڵمان ئازیزەکان ئێمە ئەبێ بەڕاستی ئەمە جێگای نیگەرانی هەموو لایەکە ئەوەی خاوەنی وجدان بێ ئەوەی خاوەنی ضەمیر بێ ئەوەی خاوەنی ئینسانیەت بێ ئەوەی خاوەنی ئیسلامەتی بێ بەڕاستی لە هەرچی شوێنێکە یەکێ بە نەحەق بکوژرێ پێی ناخۆشە چونکە پەروەردگارە فەرمێ لە